گروپێکی ژینگە پارێزین و لە ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتی ڕێنمایی پاراستنی ژینگە و ڕووبارەکان لە زبڵ و خاشاک بەسەر گەشتیاراندا دابەش دەکەن. ئەو خۆڵ و خاشاک و زبڵ و ئەو شتێک کە لێرە ئێمە ئیدیکە شەخر دەکەینەوە نەگی خۆمان هەمان دەگەڵە خۆی دەیبینەوە. هیوادارم هەموو ئەوانەی لێرەنا هەموو ئەو هاالانە ژینگەی بپارێزن بۆی کە بتوانین جارشکە بینەوە مەسەلەم ئەو جێ بە پاک و خاوێنی بمێنێتەوە بتوانین لی دانیشین هەر بە خۆمان لی دەحەسەینەوە. کاتێک دەچینە دەکجێ پیسە بەڕاستی عنی ناتوانین لی دانیشی. لە باڵەکایەتی 7 کۆمەڵگای گەشتیاری و 23 هاوینە هەوار هەن. لەم ساڵدا 1.5 ملیۆن سەردانیکار و گەشتیار ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی سۆران و باڵەکایەتی کردووە. ئێستا ئێمە لە ساتە وەختەکانی کۆتایی هاتنی وەرزی هاوینین کە هاوکاتە لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی گەشتیاری. خۆشبەختانە ئەمساڵ گەشتیارێکی زۆر ڕووی لە ناوچە گەشتیارەکانی باڵەکایەتی کرد، بەڵام جێگای داخە خۆشیەکانیان لەگەڵ خۆیان برد و خاشاک و زبڵێکی زۆریشیان لە پاش خۆیان بەجێهێشت. لە باڵەکایەتی 8 سەرچاوی ڕووبار هەن جگە لە سەرچاوی کانیاوەکان. ئەم سروشتەوای کردووە ناوچەیەکی لەبار بێت بۆ گەشت و گوزار، بەڵام دوای زیادبوونی ڕێژەی گەشتیاران سەرچاوە ئاویەکان و ژینگەکەی بەرەو پیسبوون دەڕوات. پێشەوە مەحموود کورسات نیوز، چۆمان.